لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی هەرێم نزیک دەبینەوە ئەو دەرگایانەی ماوەیەکی زۆرە بەڕووی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان داخرابوون جارێکی تر دەکرێنەوە. نوێنەرانی کورد لە بەغدا داوا دەکەن لە پێکهێنانی حکوومەتی هەرێم کێشە و ناکۆچیەکانی حیزبەکان کاریگەریان لەسەر شێوازی پێکهێنانی حکوومەت نەبێت. یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پرۆسەی سیاسی زەرورەتەکە لەگەر پارتی دموکراتی کوردستان بە هەردوو لا دەتوانین تەکمیلەی ئەو داواکارانی خەڵکی کوردستان و پێشکەوتنی پرۆسەی سیاسی بێکەوە دەتوانین کابینەیەکی سەرکەوتو بێکەوە دەتوانن بەسەرکەون بەسەر هەموو ئەو کێشانێک کە هەیە چی کێشەی دراوسەکانمان بۆ کورد و پرۆسەی دیموکراتیت و پرۆسەی کوردایەتی و لە هەمان کە ناخۆشمان ئەو کێشە ئابووری هەیە کێشەی بەغدا و هەرێم هەیە ئەمانە تەنیا بەلایەنێک نەبە یەکێتی نە بە پارتی نە بە گۆڕان نە بە ئیسلامەکەم بە تەنێ ناکرێت. ئەگەرچی ماوەیەکی زۆرە کێشە و ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بوونی هەیە بەڵام بەردەوامیش حیزبەکان بانگەوازی دووپاتی یەکڕێزی و یەکخستنی نێوماڵی کوردەکان نوێنەرانی کورد لە بەغدا بە پێویستی دەزانن لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتری سازش بکەن و لە ماوەی دیاریکرا و حکوومەت پێک بهێنن. تەنازول بۆ یەکدی بکەن باشتر لەوەی کە لە پاشان تەنازول بۆ نەیارانی خۆمان بکەین. بۆ ئێمە بینیمان لە کاتێک کە ئێمە لەگەڵ یەکدی ناگونجین لە پاشان مەجبور دەبین لە چین تەنازول بۆ دەرەوە دەکەین. بۆیە من ئومێدەوارم ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاوا پێشکەش بکرێ و بە شێوەیەکی ئاوا پێک بێکە نەشیش بسووتێ نەکەباب و هەموو پێکهاتەکان و هەموو لایەنەکان خۆیان ببینەوە ناو حکوومەتەکەدا. بە پێی یاساکان دەبێت بە تاکید لە ماوەیەکی نزیکدا حکوومەتە پێک بهێنرێ بە پێم وایە ئەنجومەنی دادوەری بڕیاری داوە کە شەشی مانگ کۆبوونەوەی یەکەمی دەورەی خولی تازەی پەرلەمانی کوردستان بکرێ و ڕەنگە دواتر بەکراوی بەجێ بهێڵرێ بۆ ئەوەی لایەنەکان ڕێکەوتن بکەن و بە تاکید دەبێ هەوڵ بدرێ بە شێوەیەک حکوومەتی هەرێم پێک بهێنرێ کە ینی با بڵێن لە ماوە یاسایەکەی خۆی بێ. تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێم ئەنجام نەدراوە. هەموو حیزبەکانیش چاوەڕوانی یەکەم دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانن. ئەوەی بۆ دانیشتوانی هەرێم گرنگ بێت حکوومەتێکی خزمەتگوزار بێتن و نوێنەرانی کوردش لە بەغدا بە گرنگی دەزانن حکوومەتی داهاتووی هەرێم هەنگاو بنێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.